کێشەی جوتیارانی سەرگەڕان هێشتا کۆتایی نهاتووە چونکە ئێستا کراوەتە گرفتێک بۆ ئەوەی قەیرانی غازی ماڵان دروست ببێ. باس لە داڵ و ڕێویەکەی بارزان ئەەکەین کە بە مردووی هەردووچیان بێکەوە دۆزرانەوە. ئەم بابەتە قسەی جۆراوجۆری بە دوای خۆیدا هێناوە. لە سلەیمانیش هەوڵێک هەیە کە پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە. سڵاوتان لێبێت. پێتان سەیر نەبێت ئەگەر بڵێم وێنەی ملپێکی جوتیارە کوردەکەی سەرگەڕان و بەزمی تراکتۆرەکەی قەیرانی غازی لە دەوروبەری کەرکووک دروست کردووە. ئەمڕۆ ژمارەیەک لە بریکارەکانی غاز لە ناحیەی لەیلانی خواری و کەرکووک گردبوونەوە وتیان غازی شلمان پێنادرێت و ئەوەندە کەم بۆتەوە بەشمان ناکات. ئەو کارگەیەی غاز بۆ بریکارەکان دابی نەکاتەڵێت ئەمە پەیوەندی بە کێشەی جوتیارە کوردەکانەوە هەیە. وەک ئەوەی بڵێ تۆڵەمان لێ دەکەنەوە. شاڵا و سەیدە جێگیری بەڕێوەبەری کارگەی غازی ماڵانی تەحریر بە 1964 وت پێشتر دوو تەنکەر دەهات، بەڵام لەو ڕۆژەی کێشەی جوتیارانی سەرگەڕان دروست بووە یەک تەنکەر دەنێرن، ئەوەش بەش ناکات بیدەن بە هەموو بریکارەکان. قسەیەکی جددی هەیە کە لە پارێزگای سلەیمانی مامۆستایان بایکۆت بشێن و خوێندن دەست پێ بکاتەوە. هەرچەندە تا ئێستا مامۆستا ناڕازیەکان هیچ قەولێکیان نەداوە. ئەمڕۆ پەروەردەی سلەیمانی مەراسیمێکی ڕێکخست بوو بۆ ڕێزێنان لە مامۆستا و فەرمانبەرە خانەنشینەکان. لەوێ پەیامنێری 1964 بە دەرفەتی زانی لە بەناز ڕەمەزان بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوای سلەیمانی بپرسێ خوێندن دەست پێ دەکاتەوە. ئەویش وتی لە هەوڵداین دەتوانم بڵێم تا لە 60 دەستی پێکردوتەوە. 3 هەفتە زیاترە وەرزی دووەمی خوێندن دەستی پێکردوتەوە. مامۆستایان بایکۆتیان کردووە. 5 ڕۆژ لەمەوبەریش نوێنەری مامۆستا ناڕازیەکان وتی لە بایکۆت بەردەوام ئەبین چونکە موچەی مانجی 12مان خوراوە و موچەکەمان تەوتین نەکراوە. تەرمی ئەبوسەنا پیاوە دیار و مەشهورەکەی سلەیمانی گەڕایەوە و ئەمڕۆ هەر لە فڕۆکەخانەوە براوە کۆیە و دوای ئەوەی لە کلێسایی مەریەمی پاکیزە نوێژی لەسەر کراین جا لە گوندی هەرمۆتا بە خاک سپێردرا. سلێوە گۆرگیز پیاوێکی دیاری کریستانە کچە گەورەکەی ناوی سەنایە، بۆیە هەر لە ناو خەڵک بە ئەبوسەنا بانگ دەکرا. لە ساڵانی هەشتاکان لە سلێمانی وتێلی ئەبوسەنای دروست کرد کە تا ئێستاش یەکێکە لە بەناوبانگترین ئوتێلەکانی شار. سلێوە گۆرگیز 5 ڕۆژ پێش ئێستا لە بەریتانیا کۆچی دوایی کرد. ئەمڕۆ تەرمەکەی لە ڕێگەی فڕۆکەخانەی سلەیمانیەوە گەڕێنرایەوە. ئەمیر هەورامی بەڕێوەبەری وتێل سەنا بە 1964 وت پرسەکەی 3 ڕۆژ بەردەوام ئەبێت، 2 ڕۆژ لە گوندی هەرمۆتەی کۆیە ئەبێت، ڕۆژێکیش لە سلەیمانی دەبێت لە هۆڵی نیعمەتخان. ڕێوی و داڵەکەی دەڤەری بارزان هەرباسیان ئەکرێت. هێشتا دیار نییە بۆچی بەیەکەوە مردوون، بەڵام ئەگەری بەهێز ئەوەیە بەیەکەوە شەڕیان کردبێت و یەکیان فەوتان دەبێت. دوێنێ باسمان کرد کە داڵێک و ڕێویەک لە سنووری شێروان مەزن لە تەنشتیەک بە مردووی دۆزراونەتەوە، کەس نەیدەزانی بۆچی ئەمە ڕوویداوە. ئەمڕۆ هەندێشت ڕوون بۆتەوە. ملازم سەدیق حەسەن بەڕێوەبەری هۆشیاری و ڕاگەیاندن لە بەتالیۆنی ژینگە پارێزی بارسان بە 1964 وە دوای ئەوەی ڤیدیۆکەیان بینیوە قەراریان داوە تیمێک بنێرن بۆ شوێنەکە تا لێی بکۆڵنەوە بزانن بۆچی مردون. ئەمڕۆژ سۆران حەمە عەلی ئەحمەد زیندەوەرزان و توێژەر لە زانکۆی سلەیمانی ئەڵێت بە ئەگەرێکی زۆر لە ڕوبەڕووبوونەوەی یەکدیدا مردوون. ئەو داڵا جۆرێکی دەگمەنە لە جیهاندا، ڕاستە گەورە دیارە بەڵام پێنەگەیشتووە. دیارە لەگەڵ ڕێویەکە شەڕیان بووە و ئاوایان بە یەکدی کردووە. لە کۆیە لایەنی تەندروستی یاخود کەرتی تەندروستی لە کۆیە خراپی لێ قەوماوە. ئەویش ئەوەیە کە لە ئێستادا 8 بنکەی تەندروستی لە گوندەکانی سنووری کۆیە داخراون. ئێمە لە 1964 هەواڵێکمان لەسەر کردووە، قسەمان لەگەڵ لایانی فەرمی کردووە، وەک ئەوە باسەکەن کە وتەیەکی کوردی یاخود با بڵێن مەسەلەیەکی کوردی هەیە ئەڵێ ماڵ لە خۆی نەبوو میوانیشی هاتە سەر. بە تایبەتیش ئەو پرۆسەی خانەنشینەی کە ئێستا بەڕێوە ئەچێ زەرەرێکی باشی لە کەرتی تەندروستی لە کۆیە داوە. لە ئێستادا کۆیە وەکوتم 8 بنکەی تەندروستی لە بنکەکان داخراون. ئێستاش لەگەڵ بڕیاری خانەنشینەکەی ئێستا کە ژمارەیەکی زۆر باوڕێن زیاتر لە 100 فەرمانبەری دیکەی خانەنشین ئەبن، جێگیری بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە ئەڵێ پێشبینی ئەکرێت کە ژمارەیەکی دیکە لە گوندەکان بەبێ بنکەی تەندروستی بمێننەوە. بۆ چارەسەری ئەمەش ئەڵێ ئەوەی ئێمە لەبەر دەستمانە ئەوەیە کە نووسرا و بەرز بکەین و بۆ سەری خۆمان و دوعا بکەین بۆ ئەوەی فەرمانبەرمان بۆ دابمەزرێن و
ئەو بۆشاییە تەندروستی کە لە گوندەکانی سنووری کۆی دروست بووە بتوانین پڕی بکەینەوە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.